کاکە گیان خاز گۆشگردی عەزیزی وەیسی گۆرانیە ژواتێنە جمڵێەوە چاگۆرانیە تیکێوەش خاز مازوو جیاشمە ئەوی ژواژ دێ مەمکی یارم پرتەقاڵە ئاوەدان کۆگێ هەجیج برادێ حرە هەجیج پرتەقاڵێ مارو ئاخر گووری لە گووری کواتم خاک و هەجیجیش سەمەرێ مارەوە واتم عەزیزی وەیسی پەکەشە نەماچۆ مەمکی یارم خیار پرتەقاڵ کورێ من کەرەدا تا گەمەجار ڕوێتە بخوا پاک تاکەرەوە سەرم وەنە شێویانە وەڵ و نامێ ئیشارەیە جێنەجێ حاڵی ئەرزیم بیای خولاگەڕ کاکە تووڕەمە بە جاماییکە بیا چه عاقڵە ئازاواتش جاماییکە دوێ قاڕێوە لاتەر ئاخر عەزیزی وەیسی چوزان و جاماییکا چێشا خڵای نەدا جامایقە ژمانی ژمڵی ئاخر جاماییکا چڕەڵا چوزانی خڵاسن چی مەم کویارەکەش پرتەقاڵ بێ چی مێوێوە تەر نەبێ چوو ناوەختە شۆتی گران بێ زوویش تەقێوێ بخڵا تۆ پاسە دیارە فیلسوف